ماشاءالله خەریک بوو دەستم سووتێ. پندێک هەیە دەڵێ ئەوەی یاری بە ئاگر بکە پڕشکی بەردەکەوێت. واتای ئەو پەندە ئەوەیە زۆر جار کە ئینسان تووشی کەسی خراپ دەبێت، تێکەڵی کەسی خراپ دەبێت، یاخود تێکەڵی شوێنی خراپ دەبێت، پڕشکی خراپەکەی بەردەکەوێت. ئێستا خراپترین شوێن ئەو سایتە خراپانن، ئەو کەناڵە خراپانن، ئەو ئەکاونت و فەیسبووکە خراپانن کە خراپە بڵاو دەکەنەوە. وەکو ئەوەیە یاری بە ئاگر بکەی، ئەگەر بچێ ناو ئەو شوێنانە وەکو ئەوەیە دەست بخەیە ناو ئاگرەکەی، چۆن دەستت ئاوا دەسووتێ هەر نەبێ پڕشکێکت بەردەکەوێت. دەی قەسەم بەخوای هەر کەسێ بچێتە ناو ئەو کەناڵە خراپانەوە، ئەو شوێنە خراپانەوە، سەلامەت نابێت، پڕشکی ئاگرەکەی بەردەکەوێت، هەم لە دنیادا زیانی بەردەکەوێت، هەم لە قیامەتیشدا زیانی بەردەکەوێت و ئیمانی دادەبەزێت.